بینەرانی خۆشەویستی تلویزیونی کۆمەڵە و بەرنامەی تەندروستی، سڵاو و ئەم کاتتان باش. خۆشەویستان، بە بەرنامەیەکی ترەوە هاتوینەتەوە خزمەتان. بەڵام پێشەوەی کە بڕۆینە سەر بابەتی بەرنامەی ئەم حوتووەماندا، لەسەر بەرنامەی پێشوو بینەرێکی خۆشەویست چەند نوکتە بوو کە بۆ بەرنامەکەی نووسی و لە تەریقی ئیمەیلە و هەناردبووی و منیش پێم خۆش بوو لەو تەجروبیاتیە کە داینیاو کە استفادەی لێ بکەین. من عەرزی خەمەتی ئێوەی کەم لە بەرنامەی هەفتەی پێشوو لەسەر مەسئلەی خۆڵبارین و بێداشتی کار دیارە ناو چەندانە کارمان بر. یەکی لەو کارانە کاری ئیزۆگامکردن بوو کە لە وەختی خۆڵبارینە ئیزۆگام ئەو کەسانەیە کە کاری ئیزۆگامەکەن ئەو کاریانە ئەبێ 100% تەعتیل بکرێ. ئەو بەڕێزە وتوی شاید موشکلاتێک بۆ کەپسولی گاز یا ئاگر و ئەمانە پێشوێ، بەڵام لە کاتی خۆڵبارینە زۆرترین مشکل ئەوەیە کە یەک ئەو گەرما کە بەکاری تێرن تا ئەو ئیزۆگامە بتاونێتەوە و گەرمایکە کە 360 دەرەجە گەرمی هەیە، جیا لە گەرمیەکەی ئەو کاتەکە ئەو گەرما بۆ حرارەتەوە ئەدەن لەو ئیزۆگامە دووکەڵێکی زەرد لەوە هەڵەسێتەوە. وای وتو کە لە وەختێکی ئاوادا ئیزۆگامێکە گەرمایەکی 360 دەرەجە خەریکی بەوە کارەکەی دووکەڵێکی زەردی شتێتەبان لە خۆڵبارینە ئەو کارە واقعاً کارێکی ئەنجامە دەرگێ، بەڵام ئەوە نییە کە کارێکی 100% سڵامەت بێ. ئەو تەوزیحاتە بوو کە من دەستخۆشیەکەم لێرە کە ئەو ئەتڵاعاتیە نیە اختیارێمە. دیارە هەروە نووسی بووی کە ئەو کارە لە فەسڵگەری تەڕ و تووشی وەک زستان و ئەوڵی گەر بەهارە ناکرێ، دیارە لە گەرما و لەو کاتی خۆڵباری ناکرێ کە بەهۆی ئەو گەرما و بەهۆی ئەو دووکەڵە زەردە و کە لە وەختی تاواندنی ئەو ئیزۆگامە هەڵەسێتەوە، ئەو کارکردن لە ناو خۆڵبارینە زۆر سەخت و ئەسان ئەنجام نەشدە نییە. بەڵێ خۆشەویستان، بۆ ئەم حوتووە بابەتێک کە ئامادەمان کردووە بۆتان لەژێر ناونیشانی حساسیەتی وەرزی یا حساسیەتی فەسڵیە. دیارە بە هاتنی بەهار یەکێ لەو ئەتارین نەخۆشینی پێبێژین یا بازی عەلایمە کە دەساتە دەستیەکە سەر هەڵئات حساسیەت یا حساسیەتی وەرزی یا فەسڵیە. من پێشەکی مقدمەیەکی عەرز خزمەتتان کەم. بۆ حساسیەت لە زاراوەگەر مختلفە، لە زاراوەگەر جۆرا و جۆرە ناوگەرێکی جیاگانەی هەیە. بۆ نمونە خوران، سووربوونەوە، ئاڵۆش، هەستیاری، هەستەوەری، ئالەرگی. من کاری خۆم لێرە ڕاحەت و سەهلەکەمە و لە کەلیمەی حساسیەت استفادەکەم. دیارە بە فەرز ئاڵۆش شاید لە ناوچەیەکە هەر معنای حساسیەت بدات، شاید لە شوێنێکی ترە معنای خوریان و خوراندن بدات. ئەوەیە من بەس بەسەنداکەم بەو ناوی حساسیەتە لەم بەرنامەمانە. پێش ئەوەی کە چینە سەر ئەوەی کە حساسیەتی وەرزی چییە، لەسەر چییە و پێکتێت، هۆکارەکانی چین، نیشانەکانی، چۆن پێشگیری و چارەسەر و دەرمانی بۆ بکرێ، پێم خۆش بوو نەتیجەی تاقیقاتێک کە چەند ڕۆژێ لەوە پێش لە زانکۆی میشیگانە ئەنجامدرا بوو لەسەر حساسیەت، چەند زانیاریی تێبوو. ئەو زانیاریانە لە خزمەتانە پێشکەشکەم. دیارە ئەو تاقیقاتە لەلایەن یەکی لە کەسانێکە بوو کە پێشتر هەر لەو دانشگا
دانیشتوو بوو، دواتر ئیسا خۆی لەو دانیشگا دەرسەدات لە دانیشگای زانکۆی میشیگانە لە ئەمریکاوە، ناویشی پینک شیاوژینگە، کە لەو تاقیقاتیە وای وتوو کە تا 65 ساڵی ئایەندە تا 75 ساڵی داهاتوو کە ها لە پێشمانە و ئەم حساسیەتە وا نامێنێت و گۆڕانی بەسەردێ. گۆڕانەکەش ئەوەیە کە بەو ئاڵوگۆڕەکە لە ئاو هەوا دروست بووە، وەرزی حساسیەت هەم درێژترە بێتەوە هەم شەریکترە بێتەوە. ئەو پێشبینیە کردووە کە تا ئاخری ئەم قەرنە یانە تا 80 ساڵی تر ئەوانەی کە تووشی حساسیەتن 40 ڕۆژ زووتر تووشی ئەبن و 19 ڕۆژیش زیاتر ئەخایەنێت. هۆکارەکانیشی لەمە دیگە کە گەرمای زەوین چووەتە سەر و جیا لەوە ئەو گازەی کە دوای سووتانی ئۆکسیژن بەدەستێ، ئۆکسیژنی سوتاوە کە بەناو گازێکی دیۆکسیدی کەربن و گازێکی سەمیە، ئەوانە ئەوێتە عامڵێک کە حساسیت تا 200 بەرابەر ئەفزایش پێیاکە. تاقیقاتەکەیشی لەسەر 15 جۆر گەردە هاگ یا ئەو تۆزی گۆڵکەرە کردووە. معیارەکەشی لە ساڵەکانی 1995 تا 2014 بەڕەسی کردگە تا گەیگە بۆ نەتیجەگەرەکە لە 70 ساڵ یا 75 ساڵی داهاتووە شێوەی حساسیت چۆنە بێت. دیارە خۆشی وتویە من ئەو تاقیقاتمە بۆ ئەوە کردووە، یەک بە شۆنیە بڕۆن کەسانێکی تر لەسەری تاقیق بکەنەوە و دویشی لە بیری چارەسەرێکە بن بۆ ئەو چوونە سەرەوەی گەرمای زەوینە. دیارە هەر لە تاقیقاتەکەیشی وتویە هەرچێ گەرمای زەوین بڕواتە سەرەوە ئەو تۆزی گۆڵگەرە ئەو گەردەگەرە، ئەڵبەتە گەردەگەرە فقط بۆ گۆڵ نییە، لە درێژە بەرنامەکە ئەرستان یەکەم کە بازی لە دارەکانیش ئەو تۆز و گەردە دروستەکەن. ئەو گەردەگەرە زیاتر فعالەوەن، زیاتر بەهێزتر و تەهاجمی ترەون و هەروەهاش ئەو میزانە ئەو گیاگەرە ئەو ڕۆکگەرە کە ئەو تۆزە دروستەکەن زۆرترەوە بێتەوە. بەڵام ئەو لە سەرەتای بەرنامەکە کە ئەومانەوەت علم شتێکە کە ناومید ناوێتەوە و هەمیشە تاقیقات ئیدامە پەیاکە، درێژە پەیاکە. دیارە زانستی پزیشکیش بۆ 80 ساڵ و 70 ساڵی داهاتوو زیاتر لەسەر حساسیت پێشڕەفتگەرێکی زیاتر و زۆرتریش بەدەستێرێت. بڕینە سەر بابەتی ئەم جارەمان کە حساسیەتی وەرزیە. ئەو حساسیەتی وەرزیە دیارە زۆرتر لە بەهارە تێتە پێشە و بۆ ئەوەی ئەو ڕۆکگەرە کە سەوزەون و ئەگەین بە ئەو مەرحەلەی کە ئێتر ئەو تۆزە یا ئەو گەردە بڵاوەکەنەوە جۆرەکانیان زیاد لە حەدە. بەڵام ئەوە نییە کە ڕۆکەکان یا ئەو گەردەگەرە فقط تایبەت بە بەهار بێ، لە وەرزەکانی تریشە بە تایبەت لە وەرزی هاوین یا پاییزیشە ئێمە جۆرگەرێ لە حساسیت فەسڵی ئەبینین. بەڵام وتم بەهۆی ئەوەی کە زۆرترین و جۆرا و جۆرترین ڕۆکەکان لە وەرزی بەهارە تێنە سەر، ئێمە ئەو شدەت و تونی حساسیەتە لە وەرزی بەهارە بینین. تقریباً بە بەراوردێک کە کراوە لە سەر کۆی کۆرەی زەوین 10 تا 20% جەمعیەت تووشی حساسیەتی فەسڵین و ئەو حساسیەتی فەسڵیە لە
ئەو عامڵە کە ئەوێتە هۆی ئەوەی هۆکارەکەی ئەو تۆزی گۆڵ یا تۆزی بازی لە دارەکانە کە لەو کاتێک کە توش بڵاوا بنیایس با پیانە ئاریە گەردە ئەفشانی بە ئێژپیان گەردە ئەفشانی کە لە وتم لە وەرزەکانی ساڵە جۆرا جۆرە بازە ڕۆکرد لە وەرزگەرێکی تر غەیرەز جیا لە بەهار ئەو تۆز و گەردەی خۆیانە بڵاوەکەنەوە ئەوە عامڵ و هۆکارێکە کە ئەوێتە باعیسی ئەوە کە حساسیت پێک بێت. بۆ دلیلەکەیشی چییە علەتی چییە کە ئەو حساسیتە ئەسڵ حساسیت بۆ دروستە بێت نەزەریاتەکە هێشتا هیچ کانێکی 100% نەبووە یعنی هیچ یەک شوێرە دیارە تا هەنگاوبەرێکی زۆر چوونەتە پێشەوە علەت و عامڵ و شتەکان شناسایی کراون بەڵام ئەوەی کە بە تەورە قەتع و 100% بێنە پای ئەوە کە عامڵەکەی ئەوەیە ئەوە هێشتا نەدۆزراوەتەوە ئەوەسە کە ئەبینین بەوەی کە دەرمانگەرێکی جۆرا جۆر بەکاردێن ئەوانەی کە تووشی حساسیە دەبن بەڵام دەرمانێکی قەتعی و نهایی هێشتا بەدەست نەهاتووە. ئەو نەزەریە هەیە کە ئەمە ئرسیە وەراسەتە حساسیت پشتا و پشت منتەقلە بێت بەڵام پێچەوانەکەیشی بینراوە مەسەڵەن لە بنەماڵەیەکە یا یەک نەفەر توش ئەبێت یا باخیەکەی ساقن مشکلیان نییە یا کەسێک کە توش بووە سابقەی پێشینەی توشبوون بە حساسیتیان نییە لە حاڵەتە هەر ئەو نەزەریشە لەسەری بازە سوورن کە ئەسەراتی ژنەتیک و وراستە. بەڵام نەزەری ترکە هەیە ئەوەیە کە لەشی مرۆڤ دەستگایەکی هەیە سیستمی هەیە بنەوە سیستمی بەرگری ئەو سیستمی بەرگریە یا سیستم ئیمنی بەدەنە بەشێکی هەیە سلولگەرێکن کە بە ئانتیبادی ئەناسرن ئانتیبادی یا دژەتەن کاریان ئەوەیە لە بەدەن ئەگەر میکرۆبێ بێتە ناو لەشی مرۆڤ ئەو دژە تەنگەرە وەکو سەروازگەرێکن کە ئەڕۆن لەگەڵ ئەو میکرۆبە بربەرەکانیەکەن و ئەو میکرۆبە مەجبور و پاشەکزە و پاشکەس لە لەشەکەن بەڵام لە بازێ کەسە ئەو دژە تەنگەرە ئەلکێ بە و مادە کە لەو تۆزی گوڵە ئەو هاگەر لەو نەکە هاتووە ئەو مادە حساسیەتی زا ئەو مادەکە ئالەرژنزای پێژن ئەو مادەکە ئینەکەست ئەو دژە تەنگەرە ئەچەسون بەوە و مادەیەکی تر بەناو هیستین دروستەکەن و ئەو هیستینە ئەبێت باعیسی ئەوەی کە ئەو یەک نەفەرە تووشی حساسیەتە بێت باوجودی ئەوەی کە ئەو نەزەریشە هەیە بەڵام هێشتا لە خوێنە ئەو هیستینە نەدۆزراوەتەوە بەڵام نەزەرێکە کە زۆرێک لە متخەسسەکانی بەشی حساسیەت و ئالرژی لەسەری سوورن. نیشانەکانی حساسیەت چۆنە؟ نیشانەکانی دیارە زۆربەی کەسان بە هەر شێوەیە کە توش حساسیە دەبن حساسیەت هەر ئەوە نییە کە لە وەرزێکە بێت دوای ئەوەی کە گیای گەردەفشانی کرد تۆزەکەی بەرزەو بووە و تۆزیە و گیا بەرزەو بوو و تووشەوە بێ حساسیەت هەیە بە خواردن هەیە بە جۆرێک لە خواردن بە جۆرێ لە میوە بە مەوادی شیمیایی حساسیەت بە مەوادی سەمی ئەو حساسیەتگەرە جۆرا و جۆرن بۆ ئەو نیشانەگەریشە ئێمە فقط لێرە نیشانەگەری کە عمومی نیشانەگەری گشتین لە حساسیەتی وەرزی ئەرزی خزمەتانەکەم لە نیشانەگەرێکی خەفیف و زعیفی هەیە وەکو کۆکە و پژمە دوایەوە سووربوونەوەی چاو و هەروە ئاوهاتن یا فرمیسکاتن لە چاو ئاوهاتن لە لووت و خورانەکە ئەتوانێت
لە قڕگەوە بێت، لە ناودەمەوە بێت، سەقفی ناودەم بێت، یا ئەتوانێت بە شێوەی ئەوەی کە ئەو خوریانە لە سەر پێسە خۆی نیشان بات. ئەوە علایمێکی عمومی، علایمێکی خەفیفە، بەڵام لە بازێ کەسە ئەتوانێت ئەو علایمە شەدیدترەوە بێتەوە تا حەدی ئاسم لە ئاسم کەمێ زیاتر بڕواتە بەرەو بۆ کەسە کە تووشی حساسیت بوو بە ئەحساس خەفەگی دەستبات تاو ئەنازە ئەو علایم و نیشانەگەرە قابلە تەغیر و لە ئاڵگۆڕە هەیە. بۆ حساسیەتی فەسڵی دیارە وەرزەکە ئەو وەرزەسە کە گۆڵ دەسەکە بە بڵاوکردنی ئەو گەردەگەرە ئەو تۆزە کە لە خۆی هەیەی زۆرترین حاڵات و علایم لەو کاتانە نیشانە وەختێک و چەک کاتێکە وە ئەڵێن کە ناوەڕاستەکانی دەمە و بەیانی ئەوە لەگەڵ ئەوەڵی ئێوارە ئەو ساعتانەیە کە ئەو گەردە ها لە زۆرترین سەدح و بەربڵاوی خۆیە. دیارە ئەوەی کە ێژن ناوەڕاستی ساعتەکانی بەیانی ئەگەر ئێمە چواری بەیانی و تا نۆی سەق لە نەزەردا بگرین لە بین ساعتی 6 تا 7 ئەو کاتەیە کە زۆرترین گەردە ئەفشانی لە ناو ئەو گیاگەرا بینین و هەروەها ئەوەڵی ئێوارەش. بۆ دەرمان دیارە ئەو کەسانەی کە تووشی حساسیەتن حتممەنیشە دەرمان بەکارتێرن. من لەسەر باشیەکان یا خراپیەکانی ئەوە ناڕۆم کە لە ئێرانە بە شێوەیەکی بە پوڵ هەموو شتێک دەسەکەوێ، یانێ ئەوە یەکە بازێک دەسان بە خۆ دەرمانی، یانێ ئەو وەزعەکە هەیەی خۆ دەرمانی لە هیچ حاڵەتێکە تۆسیە ناکرێت. بەڵام وتم لەو وەزعەکە لە ئێرانە هەیە، بازاڕگەری ڕەش هەیە، دیارە دەوا و دەرمانیش ئیستثنانیە لەو بازاڕە ڕەشگەرە هەیە، لە شاخی مار تا شیری مەلوچکیش لە بازاڕەکانە دەسەکەوێت. بەڵام ئێران جزو ئەو وڵاتانەیە کە زۆرترین دەرمانی بێ نوسخە لەوێ دەسەکەوێت. دیارە دەرمانی دژە حساسیەت دەرمانێکی وا زۆر خەتەرناکیش نییە، بەڵام بۆ ئەوە من ئشارەم کرد کە زۆربەی بینەرانمان لە ناوە و ئاشنان بەو ناوگەرە. ئەگەر من ناو دەرمانێکم برد معموڵەن یەکەم دەرمانێک کە استفادا کردێت و معموڵی دەرمان کە زۆرترین کەس استفادی لێکە ئانتی هیستامینە. دیارە ئانتی هیستامین ئەو قدرەتیە هەست کە علایمی حساسیەت وەکو خورین، ناو قڕک، ئاو هاتن لە لووت ئەوانە لە ناو بوات. بەڵام عوارزێکی تریشی هەیە. یەکێک لە خراپترین عوارزی ئەوەیە کە کەسەکە توش خەواڵەوی یەکات. ئەو خەواڵویشە ئەتوانێت تەمەرکوزی ئەو یەک نەفرە ئەگەر کارکە لەسەر کارەکەی زەعیف و کاتەوە، یا بە فەرز ئەوەی کە کەسێک شۆفێریەکات تەمەرکوزی بێتە خوارەوە، خەواڵوو بێتەوە، بێتە خۆقێنەری حادیسە و سانەحە. ئەوەیە لە ئانتی هیستامینگەرێکی خەفیفتر زەعیفتر وەک لۆراتادین، وەک سیریزین، ئەمانیشە استفاداکەن. دیارە ئەمانیش کە شدەتیان وەکو ئانتی هیستامینەکە بۆ هێزە نییە، بەڵام ئەمانیش هەرو خەواڵەوی وشتە تێرن و تۆسیە کراوە کە کەسانی کە ئەو داروانە بەکارهێنن لە ئیشکردن بۆ یان ئیشەکان جۆرەیە کە تەمەرکوز هەواسێکی زۆرتری گەرەکە ئەوانە خۆیان پارێزن و
بتوانن چونکە یەکێک لە عامڵەکانی کە حساسیت بە وجود تێرێ لە درێژخایەنە، ئەوانەی کە تووشی حساسیەتە بن لە درێژخایەنە هەم تووشی ماندوویە بن هەم تووشی بێخەویشە بن. جیا لەوانە ئەم ئانتی هستامینگەرە خۆیشیان ئەگەر مەصرفێکی درێژخایەنیان بێت ئەو کەسە تووشی بێخەویەکەن، یعنی سەعاتخەوەکانی شێونن. ئەوە یەکە تەوسیا کردێت نەهایەتەن تا 3 ڕۆژ استفادە بکرێت و لەوە زیاتر استفادە نەکرێت. وەکو تەوسیەگەرێکی تریش کە هەیەت کە ئێمە بۆ ئێوە خۆشەویستان بێژین ئەوەیە کە ئەو ساعەتگەرە کە میزانی گەردە ئەفشانیەکە میزانی ئەو پرژ و بڵاوبوونەوەی تۆزی گوڵەکان لەسەرەوە درگاو پەنجەرەکە ببەسرێت. ئەو درگاو پەنجەرەیشە دیارە لە وەرزی بەهارە واقعەن تەوسیەکردن بە بەستنی درگاو پەنجەرە کارێکی سەختە، بەڵام لەو ساعاتانە کە شاید دەمە و ئێوارە بێت یا ئەو ساعتە واوتم لە بین 6 تا 7 کە ئەتوانێت ئەو گەردەفشانیە لە زۆرترین نقطەی خۆیە بێت ئەو درگاو پەنجەرە بوەسرێت. بۆ ئاخرین بەشێکە من عەرز خەمەتانیکەم هەروە کەوتم لە دەواخانەکانی ئێرانە زۆر شتەکان بەدەستەکە بێ، وەکو دەرمانێکیش بۆ ئەوانەی کە زۆر تووشی ئاوڕێزشی بینیەوەن، شۆردن یا هەڵنووشین لە لووتەوە ئەو سرۆم نمەکیەکە لە دارۆخانەکانیشە دەستەکەفێ ئەوەیشە پێشبینیان کردووە کە ئەو شدەتە کەمەوەکاتەوە. جیا لەوانە لە ئەو کاتانە کە حساسیەتەکە دەست پێکات مەصرفی زۆرتری مایعات بە تایبەت ئاو ئەتوانێت ئەو تەرەشحاتە ڕقیق کاتەوە، تەرەشحاتەکە لە سینە بێت و ئەو حاڵاتگەر سەختە لەو کەسێک کە تووشی حساسیت بووە ئەوەیشە بێرێتە خوارەوە. بۆ ئەوانەی کە حساسیتیان هەیە ناو ئەو خۆراک و خواردنانە کە ئێخۆن حتى المەقتول بتوانن ئەو ئەدویەی کە بەکاریەوەن ئەو ئەدویە میزانەکەی بێتە خوارە و لەو غەزاگەرە کە تون و بیباریاتیە لەوانە خۆیان پارێزن. ئەوانە ئەو تەوسیەگەرەیە کە کراوە بۆ کەسانێک کە تووشی حساسیت بوون. دیارە ئەگەر کەسانێکیش کە دەرمان بەکاردێنن و دەرمان یان هەیە ئەبێ پێش وەرزی حساسیەتەکە پێش ئەوەی کە بزانن بەفەرز ئەڕۆنت دەرەوە مەجبورە بڕواتە دەرەوە پیادەڕەویکە ئەگەر دیارە دەرمانگەرێکی تریش هەیە جیا لە قورس و لەو سرۆمە کەوتم ناوڵێتی بژێ کە دەرمانگەرێکی ئیسپرەیە بە پژاننە و ئیسپرەیە ئەتوانن ئەوانە بەکاربێن جا بڕنە دەرەوە. دیارە لە ناو گژوگیاگەرێکیشە کە وەکو وێنجە کە زۆرترین عامڵی ئەو ئالەرژیزە ئەو حساسیەتە دروستکەرەیە هاتیە لە پیادەڕەوی ئەگەر کێف و چەچن لە ڕێگەرێکە ئاتیان کەمێک دووری بکەن لەو شوێنانەکە وێنجە کێڵاوە. وەکو ئاخرین بەشێک کە بتوانین تەوسیە بکردین و ئەوەی کە لە ئەو وێنە ئەیبینن ئەو کەسانەی کە تووشی حساسیەتە بن دیارە ئەو تۆز و شیشە ئەڕواتە سەر جلەکانیان، سعیکەن ئەو جلانەی کە تۆزی ها بەسەرەوە بتانن بیتەکێنن پێشەوە بێنن ناو ماڵەکە چۆن دەتوانێت ئەگەر خۆشیان تووشی ئەو حساسیەتە نەبن ئەو گەردە ئەو تۆزی گوڵە بێنن ناو ماڵەکە کەسێکی تری تووش بێکن. یا هەر کە لەو تەوسیەگەرە نووسراوە لەو چەند تەوسیە لە فەسڵی بەهار ئەوانەی کە تووشی حساسیەتن هەوڵی خۆیان بدەن کە ئەو جلانەی کە ئەی شۆرن لە دەرەوە هەڵی نەخاندیانە لە ناو ماڵە وشکیکەنە و
چونکە لە دەرەوە هەڵیخەن احتیماڵی هەیە کە ئەو تۆز و گەردە و گوڵانە لەسەری دانیشێت یا پاک و خاوێن ڕاگرتن ناو ماڵ ئەوەی کە لە تۆز و لە ئەو مەوادە کە تۆزی گوڵەکەس ئەوانە پاکۆ بێتەوە ئەوانە ئەو تەوسیەگەرەیە کە کراوە تا هەرچی زیاتر ئەو کەسانەی کە تووشی نەخۆشی تووشی حساسیەتە بن تووشی علایمی حساسیەتن ئەو علایمە بێتە خوارەوە. بینەرانی خۆشەویست بە دقەکانی ئاخری بەرنامەکەمان نزیکە بووینەتەوە هیوادارم ئەم بەرنامە جێگەی ڕەزامەندی ئێوەی بوێت تا بەرنامەیەکی تر و حەوتوی داهاتوو ماڵاوی لە هەموو لایەکتانەکەم و ژیانێکی خۆشتان بۆ بە ئاواتە خوازم.